یەکەم تیپی شانۆی هاوڕێیانی گەزیزە میوانداری یەکێک لە گروپە شانۆیەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیان کردو کە ئەویش گروپی شانۆی هیوا لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا لێرەن لە شاری سلێمانی و شانۆیەک بە ناوی ئاژەڵ لە هۆڵی ڕۆشنبیری سلێمانی لە ڕۆژی شەممە نمایشەکەن قسە باسی زیاترەکەین لەسەر شانۆیەکەوە لەسەر گروپەکەەوە لەسەر ناوەڕۆکی شانۆیەکە بە میوانداری زۆر بەڕێز فەرزاد حەسەن میرزایی دەرهێنەری شانۆی ئاژەڵ بەخێر هاتی کار فەرزاد سەرچاومان شانۆی ئاژەڵ ناوی نمایشەکەتانە گزارش لە چیەکە؟ شانۆی ئاژەڵ لەسەر دیاردەی ناشرینی ژنکوژی توندوتیژی بەرامبەر بە ژنان لە کۆمەڵگای ئێمە ئاکات کە بەداخەوە لە هەم کۆمەڵگای ئێمەوە لە تەواوی کۆمەڵگاکانی دنیاە ئەم دیاردە ناشرینە بەرچاو ئەکەوێت کە بە ناموس و شەرەفەوە ئێمە ئیجازە ئەین بە خۆمان بڕیار بین لەسەر کوشتن و ئەزیەتی ژنان. ئاژەڵ لەسەرم بابەتە زیاتر ئەدوێت. زۆر باشە نووسینی دقەکە نووسین و دەرهێنانی خۆمم ئەوە ئەکتەرانێک و یاریدەرانێکی زۆر باش بە ئەزمون لە دۆستانی بانە و سەقز و بۆکان بەشداریان تیا کردووە. زۆر باشە ئەم شانۆیە لەبەر با بڵین هەستیاری بابەتەکەی ئێوە پێتان خۆشەکە لێرە لە کوردستان نمایشی بکەن یان هۆکارەکە چییە؟ بە دڵنیاییەوە ئەوە باسکەم کە من پێم خۆش حقیقەتەنە تەواوی کوردستانە تا بەتایبەت کۆمەڵگای ژنان ئەم شانۆیە ببینن. ئێمە کە لە فستیواڵی حەبدەها من فستیواڵی شانۆی کوردی ئەم شانۆمان پێشکەش کرد خاتووەکی زۆر بەڕێز خاتوو گەزیزە عومەر عەلی کە هاتوو بەشداری لە فستیواڵەکە کرد شانۆکەی دی زۆری بەدڵ بوو و وتی کاک فەرزاد پێم خۆشام کارە بێتە ناو سلەیمانی شەو ببیندرێت چونکە بەڕاستی بە زەروری ئەبینم بەتایبەت لە بواری ناوەڕۆکەوە کە لە سلەیمانی شام شانۆیە پێشکەش کرێەوە خۆشم هەستم ئەو شتە کرد و بەختەوەرانە ئەم پەیوەندیە ساز بوو و گروپی هاوڕێیانی گەزیزە بانکهێشت و داوەتی لە ئێمە کرد کە سپاس بە داوەت و بانکهێشتیان و توانیمان ئیمڕۆ بینە ناو سلەیمانیەوە کە شەمبە و یەکشەمبە ئەم شانۆیە لە هۆڵی ڕۆشنبیری پێشکەشکە. زۆر باش ئەتوانی باسی ناوەڕۆکی نمایشەکە وەکو چیرۆکمان بۆ بکەی باس لە چیەکە و لە چیەوە سەرچاوی گرتووە؟ ئاژەڵ داڵغەیەک بوو یەکەم لە فۆرما لە منە ڕوویدا کە من بۆ یەکەم جار ئاژەڵێکم هێناوەتە سەر گۆڕەپانی شانۆ بەڵام لە دواییە دیم باشترین بەتایبەت لەم چەند ساڵی ئەخیرەیە کە ئێمە بەردەوام لە تەواوی کوردستانە لە زۆربەی شارەکانی دنیای بیستین کە توندوتیژی بەرامبەر بە ژنان هیچ کەم نەبووە بەڵکو خەریکە ڕێژەی زیاترە بێت پەیوەندیم داوە بۆم ناوەڕۆکە و بە دڵنیاییەوە توانم بڵام کە ئەوەی کە لە دڵما بووە ئەوەی کە ئەو شتەی کە منی ئەزیەت کردووە لە سەرم بابەتە توانیمە دەڕی بڕم و هیوادارم کە بینەرانیش بتوانن ئەو پەیوەندیە و ئەو هەستەی لەگەڵا بەرقەرارکەن. زۆر باشە کەشی گشتی شانۆیەکە چۆنە و سەربەت قوتابخانەیەکی شانۆییە چۆن کارتان تیا کردووە؟ من هەمیشاڵم هیوادارم فامی شانۆم کردێ شانۆ لەگەڵ داڵغەکانی خۆمە لەگەڵ ئەو شتانی کە لە زێنمایە لەگەڵ ڕۆحمایە لە هەستمایەوە حاڵی بوونە لە شانۆ لە ئەزمونێکی 23 ساڵە پێم خۆشە بیگوێزمە بۆ شتانی کە بۆنی خۆم و کۆمەڵگای لێ بێت ینی داڵغەکانی منی دەرهێنەری پێوە دیار بێت تەقلید لە کەس نەکەم تەقلید لە مەکتەبێکی شانۆیی نەکەم ئاژەڵ کوشتارگایەک نیشانەیەت بنەماڵێک لە کوشتارگای خەریکە کارەکەن بووکەکەیان بە هەر هۆکارێک بووە کوشتیویانە و دیاریش نەکێک کوشتی بیتی ئەمەش هێمایەکە نمادێکم کوشتارگایە من ڕۆژهەڵاتی ناوەڕاست واتە خاوەرمیانە وەکو کوشتارگایەکە بینە بۆ ژنانی خۆمانیانی ئێمە هەر کات ئیرادە و هەستکەین ئەتوانین لەگەڵ ژنانمانە ئەو جۆرە هەڵسو و کەوتکەین بۆیە ئەتۆمۆسفێری شانۆکە کوشتارگایەکە بەڵام دێت زۆر بە سمبۆلیک و نمادینەوە دێت دووشتە بێکەوە قیاز دەکات و خاتە بەرچاوی بینەر یەک شتیش بڵام ئێمە لە ئاژەڵە نهاتوین قەزاوەتکەین بەداخەو کارانی کە ئەبینم لەم بەری بانەکەەوە کەوینە خوارەوە ینی ئەمەندە ئەتر لەسەر مافی ژنەکە هەڵاقڕین ئەمەندە قەزاوە دەکەین کە فیدبەکی باشی نییە بۆ پیاوان ینی منی پیاو دێم گاڕ دەگرم احساس دەکەم و هەست دەکەم کە خەریکە شتێک دش بە منەوترێ ئاژەڵ هاتووە لە بواری کۆمەڵناسی و دەروونناسیەوە تماشایم کۆمەڵگایە ئاکات و لە عینی حاڵە کە هەمویان تاوانبارن ئەشتوانی بڵین بێتاوانن چونکە خودی پیاوەکەش کۆمەڵگایەتە بەرچاوڵە من جوابی کۆمەڵگا چی بمە و بنەماڵات چی بمەوە ئەبینین هەمومان قوربانی لەم کۆمەڵگایە
ئەوەیە ئاژەڵ دێت ئەم بارودۆخە نیشانەیە و منی بینەر و بەردەنگ ئەو قەزاوەتە ئەتوانم بۆ خۆم هەر کەسێک ینی تاکی بینەر ئەتوانێت فیدبەگێک و ڕیەکشنێکی تایبەت بەخۆی بێت. زۆر باشە بۆ خۆت وەکو دەرهێنەرێک وەکو شانۆکارێک ئەزمونێکی گەورەت هەیە لە شانۆیە وەکو ئاماژت پێکرد ئەزمموی چەندین ساڵەت هەیە. هەموو ئەو بابەتانەی کە بەم جۆرە هەستیارن و مەستی کۆمەڵگاکەن ئەتوانن لە ڕێگەی شانۆ گۆڕانکاریەک دروست بکەن بە دڵنیاییەوە بە تایبەت شانۆ لە تەواوی دنیای شانەوەکو هوەرێکی ڕۆشنبیریە ناسرێت ینی هوەرێکە کە حتا سەلەبریتیەکانی سینماش پێیان خۆشە بێنە شان و دیسان خۆیانیشان بۆ شان و یەکە لەو دەگمەن هوەرە زیندوانەیە کە فەیس تو فەیس هەناسە بە هەناسە لەگەڵ بینەرا دێتە پێشەوە بۆیە کاریگەری هەیە یعنی ئمە هەرچی شان و بتوانین بەهێزترکەین هەرچی داڵخە و کێشەکانی ناو کۆمەلگا بە شان و نیشامیل باوەڕکەن تەئسیرێکی زۆر زیاتری لەسەر بینەر ئەبێت و من حقیقەتەن بۆیە شانۆ کاری سینەماش ئەەکەم بەڵام بۆیە شانۆ زیاترمانۆڕی لەسەرێم ئەو پەیوەندی لەگەڵ بینەرە ئابینم ینی زۆر جار بۆ لە دوای شانۆکانی منە بینەر هاتووە قسەی کرۆتوتی من ڕێک ئەمە دنیای منە ئەمە شتێکە کە منی ئەزیەت کرۆ یامە شتێکە کە منی پێ خۆشحاڵ بووە بینینەوەی خۆیانە لە ناو شانۆیەکە ئەمە زۆر خاڵێکی گرنگە بەتاخەوە بینە گوای لە هاتووە ئایسەکە من لە شانۆی کوردیا ئەیبینم فقط شەسبین بە دەقایە کە ناویان زلە نووسەرانێکی بەناوبانگی ئەمەش ڕاستەمە دروستە بەڵام ئەبێ ئادابتەیکەینەوە گۆڕانکاری بکەینەوە لەگەڵ کۆمەڵگای خۆمانە چەنجی بکەین و منی بینەر خۆمی تیا ببینمەوە زۆر جار ئێمە شانۆکاک لە یەکین بۆچی بینەر و بەردەنگمانە دەزاوە بۆچی خەڵنیان بۆ سەیری شانۆکانمان من کێشەکە وەڵە خەڵکی لە شانۆکارەکە بینم من کاتێک ئەچم بۆ هۆڵێک شتێکە کە ئەسڵەن هیچ پەیوەندیەکی بە منەوە نییە هیچ پەیوەندیەکی بە ژیانی منەوە نییە قەت ئەو پەیوەندی ساز نابێ و دڵسار دەبم نەبینینی شانۆ بەڵام شانۆیە کە بتوانێت ئاوێنەیەک بێ لە بەرامبەر کۆمەڵگای خۆیە ئەو شتانەی کە هەر هەمومان پێی ئەزیەت دەبینیا پێی خۆشحاڵەمی قرار نیە فقط تراژیدیا بێ قرار نیە فقط بینەر بە قەولێک داگیر لە حازی ڕۆحی و داگیریکەین بەڵام خۆشی و ناخۆشیەکانمان شانۆ ئەو پتانسیڵی هەیە کە ئەو پەیوەندیە زۆر زۆر بە جوانی نیشانی بات و تەئسیری خۆشی دابنێت. زۆر باشە بێگومان بۆ خۆت دەرهێنەری و ئەزمموی دقی بیانیشت هەیە هۆکاری ئەم دەقانە بۆ نمونە ئەم دقی تۆ کە بۆ خۆت کاری نووسین و دەرهێنانیشی بۆکەیت کە وەکو خۆت ئاماژەی پێکت ڕاستە و خۆچێتە ناو خەڵکەوە و بەریەکەوتنێکی ڕاستە خۆ دروستەکە لەگەڵ بینەرە هۆکارەکەی ئەوەیە کە تۆ بۆ خۆت نووسری دەقەکەیت و لە هەمان کاتیشە دەرهێنەری یان هەستیاری بابەتەکەیەکەوە ئەکات زوو با بڵێن ئەو بەریەکەوتنە دروستکە لەگەڵ بینەرە من یەکشت بڵم داڵغە و ڕاستەوخۆی من لە سەرشانۆیە کە دەرهێنەر بم بەڵام بەداخەوە ئەمەندە لە بواری دەقەوە شانەی کوردی لاوازین کار نەکراوە هەند دۆستانەکەن دەستیان خۆش بەڵام کەمە و هەستەکەم کتێبخانەی کوردی و شانەی کوردیە بێت دەقی زۆر پڕبایەخترمان بێت ئەوەیە کە من دێم کاتێک بینم هیچ نووسەرێک ناتوە لەسرم داڵغەیە مەتنەکی و دەقێکی بەهێز بنووسێت ناچاران خۆشم دێم ئەینووسم و خۆشم دەرهێنەریەکەم پێم خۆشە من لە ڕوانگای ئینسانێکی ترەوە داڵغای ببینمەوە منی دەرهێنەر بتوانم شتێکی تر وەک بێزم نە ئەوەی کە فقط هەموو شتێکی و هەموو بابەتێکی خۆم بم و لە دنیای زێنی خۆمە سەیریکەم لەلایەکی کێشەوە ئەمە باشە کە من ئەتوانم ئەو جۆرەی کە ئینووسم فەزاکە ئەتمۆسفێرەکە بۆ دەرهێنەری خۆم دابنێن چونکە حەزەکانی خۆم ئەناسم ئەزانم ئەبێت دەرهێنەر چه دقێک هەڵبژێرێت کە مانۆڕی بات ئەوەیە کە چەند ئەزمموی ئەخیرم خۆم نووسەر و دەرهێنەر بووم و ئەزمونێکی باش بووە من ڕازیم بە حقیقەتانیش فیدبەکی بینەر و بەردەنگیش ئەو شتم پێڵێت و ڕاشم داوە کە ترمە خۆم زۆربەی دەقەکانم بنووسم و زۆربەی دەقەکانیشم دەرهێنەری کەم و پێشم خۆشە دەرهێنەرهایەکی تر بن ئەم دەقانە کارکن لە ڕوانگەی ئەو دەرهێنەرێشەوە دیسانەوە ئەم بابەتە ببینم. زۆر باشە بێگومان نمایشەکەتان ڕۆژی شەممەیە لە هۆڵی ڕۆشنبیری لە شاری سلێمانی و بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوامی ئەبێت کە ئەتوانن سەردان بکەن و کاتژمێر چەنە شانەیەکە کاتژمێر 6 لە هۆڵی ڕۆشنبیری من پێم خۆش لەم دەرفەتە حقیقەتی ئیسفادەکەم و داواکەم لە خەڵکی شاری سلێمانی شاری ڕۆشنبیری
ئێمە بە زەحمەت هەرچەنە دۆستانمان لە گروپی هاوڕێی گەزیزاوە ئاسانکارێکی زۆر تایبەتیان بۆ کردین بەڵام هیوادارم بە خاتی ناوەڕۆکەکە بە خاتی ئەو داڵغانەی کە هەر هەمومان ئەمانە پێشوازیەکی زۆر باش لەم شانەیە ببینم حقیقەتەن و هەر لێرەوە داواکەم لە خەڵکی سلەیمانی ڕۆژانی شەمبە و یەکشەمبە کاتژمێر 6 لە هۆڵی ڕۆشنبیری بیان بین و هیوادارم کارێکن کە ئێمە چەند ڕۆژی تر بمێنینەوە و بتوانین ئەم شانۆیە بەردەوام بێت. بە هیوایین دەستەکان خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێز فەرزاد حەسەن میرزایی دەرهێنەری شانۆی ئاژەڵ.